گەورەترینەوە یاریانەی لە 2023 بڵاو دەکرێنەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن بە هۆکاری ئەوە یاریەکان یەو ساڵ دواخران. ئەمڕۆ باسی 20 دانە دەکەین کە پێم وایە وەکو خۆم کوژیر لە چەناڵ حەز دەکەم باسییان بکەم لە 2023 و هەر هەمووشیان ڕیڤیو خوێندنەوەیان بۆ دەکەین ئینشاءڵڵا. ژمارە یەک گەورەترین یاری کە لەو ساڵ دواخرا بۆ ساڵی داهاتوو باسی بکەم هاگوارتس لێگەسیە. ئەو یاری هاری پۆتەرە کە چەندین ساڵە چاوەڕوانی جیهانێکی گەورەی فراوانی بە ئینگلیزیەکە پێ دەڵێن ئۆپن وۆرڵدمان پێشکەش بکە وەکو کارکتەرێک ناو جیهانە جادوویەکەی هاری پۆتەر یاری بکەین، جادوو بەکاربێنین، قوتابیەکانی دیکە ببینین، مامۆستاکان جادومان فێر بکەن. هاگوارتس لێگەسی جیهانی کراوەیە کەواتە جگە لە قوتابخانەی هاگوارتس کەش و هەوا و شوێنی جیاواز دەبێت تێیدا بێت. کۆمپانیای وارنر برۆز بەڵێن دەدا یاریشی تەواو جیهانی کراوە زەبەلاحمان پێشکەش بکە. ئەو یاریە لە ڕاداری خۆتان دابنێن، پێم وایە ناوازە دەبێت. ژمارە 2 کە زۆر چاوەڕوانی دەکەم یاری ستارفیلدە، گەورەترین یاری کۆمپانیای بثێزدایە لەو کاتێک مایکرۆسۆفت ئەو کۆمپانیای کڕیەوە. ستارفیلد بەڵێنێکی گەورەیە بۆ گەیمەران بەڕاستی، هەرچەندە ئەو ترێلەر و گەیم پلەیانەی بڵاویان کردەوە گەیمەرانی زۆر لە خۆی ڕازی نەگرت بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی، بەڵام بەڵێن نیە یاریە گەورەیە کە بەڵێن دەدا سەرجەم هەسارەکان یاخود زۆرینەی هەرە زۆریان ژیانی تێدا بیان بە شێوە شێوەکان چالاکی تێداوێت و زیاتر لە 10 هەسارە ژیانی تێدایە. ئەو یاریە هەموو گردوونی تێدایە. گەیمەر دەتوانێت بە ئارەزوی خۆی گەشت بۆ هەسارەکانی دیکە بکە، بەیز لەبێت دروست بکە، لێکۆڵینەوە بکە، شتومەکی نوێ بنیاد بنێت. جگەلەوەی چیرۆکێکی سەرەکیشت هەیە بە ئارەزوی خۆ دەتوانیت چیرۆکە لە هەر کاتێک بتەوێت ئەنجامی بدەیت. ستارفیلد لە ڕاداری من هەیە، هیوادارم لە ڕاداری ئێوە شەبێ دووەم چاوەڕوانکراوترین یاریمە بۆ ساڵی داهاتوو. ژمارە 3 سپایدەرمان 2. سپایدەرمان بێگومان ناوازەیە و پێویستیش ناکە زۆر باسی بکەین لەبەرەوەی تەواوی چەناڵەکەی خۆم چەند جار باسی سپایدەرمانم کردیا. ئەگەر بێت و ستودیۆ ئینسۆمنیاک و پلەیستەیشن و سۆنی هەمان ئەو یاریەمان بۆ بەشی دووەم نوێ بکەنەوە، گەورەتر بکەن، کارکتەری زیاترمان بۆ بخەنە ناوی، بێگومانم لەوە یەکێ دەبێت لەو یاریانەی لەوانەیە کاندید بکرێ بۆ خەڵاتی ساڵ ئەگەرچی خەڵاتی ساڵیش نەباتەوە. سپایدەرمان 2 بەڵێن دەدا کارکتەری مایلز مۆراڵس و پیتەر پارکر وەروە ڤێنەم لێک کاتدا لە یەک یاریدا باز بکە. هیوادارین یاریی سەرکەوتوو بێت. چوارەم یاری کە یاریی ترسناکە، دوورە لە من بەڵام حەز دەکەم تاقیب بکەمەوە یاری دێد سپەیس ریمیکە. ئەو یاریەی کەوا چەندین ساڵە بڵاوکراوەتەوە بەڵام ریمیک دەکرێتەوە، ئەتە دووبارە دروست دەکرێتەوە بە گرافیک و تەکنۆلۆژیای نوێ. دێد سپەیسی کۆن هەواداری زۆری هەیە، بەتایبەتی گەیمەرانی کلاسیک، ئەوانەی کە لەسەر PC حەزیان چۆتە سەر یاریەکان بۆ ئەوانەیە. لەوانەیە گەیمەری نوێ بۆ شێوازە ئاشنای ئەو یاریە نەبن، بەڵام یەکێکە لە یاریە ترسناکەکان لە بۆشایی ئاسمان خەیاڵی زانستی کە لەو ژانرەیە یاریمان زۆر کەمە. ژمارە 5 یاری ڕێدفۆڵ، یاریشی دیکەی بەثێزدا و مایکرۆسۆفت یاخۆت هی ئێکسبۆکس ئێستا یاریەکە کەوا سەرنجی زۆر خەڵکی ڕاکێشاوە، بەڵام بەشێکیش نیگەرانن لەوەی ئەو یاری لەوانەیە سەرکەوتو نەبێ بەهۆی ئەوەی بەثێزدا لەو زۆرە یاریانە زۆر بەکەمی دروست دەکات. ئەویش یاریی فانتەسیە بە شێوەیەک تاقەکەرە و کەسی یەکەمە، بەڵام چۆن دەڵێی ئەلەمنتی سوپرایز و ئەلەمنتی نوێگەری تێدا نابینرێت. بەڵام لەبەرەوەی بەثێزدا بەرهەمی دێنێ، من پێنجەم پرچاڕوانکراوترین یاریمە بۆ ساڵی داهاتوو. بەثێزدا کۆمپانیایەکی گەورەیە و مایکرۆسۆفت بەو پڕەپارەی کە بە بەثێزدای داوە کە زیاتر لە 8 ملیار دۆلار، بێگومانم لەوە یاریەکەکەوە گەیمەرێکی زۆر لە خۆی ڕازی دەکات و ئەوەش ئامانجی یاریەکە گەیمەران خۆیان ڕازی بکەن، چونکە ئەو یاریە ڕۆژ یەکەم دێتە سەر خزمەتگوزاری گەیم پاس. هیوادارم بەڵدی هەمومان بێ و لە ئاست چاوەڕوانیەکانمان. ژمارە 6 یاری ستۆکەر 2 کە زۆر باسی ناکەم لەبەرەوەی لە مێژە باسمان کردووە. ستۆکەر ئەو ساڵ دەبایە بڵاوکرابەوە، بەڵام دواخرە بۆ ساڵی داهاتوو بەهۆی ئەوەی ستودیۆیەکە ئۆکرانیە بەهۆی شەڕی رووسیاوە یاریەکە لەبەر منان ڕاوەستە. یاریێکی زەبەلاحە بەتایبەتی بۆ گەیمەرانی PC، یاریەکەکەوە یاریەکە بەکارهێنانی کەرستە و چەک و تەقەمنی وەروەها باسی وێزگە ئەتۆمیانە دەکات کە وای کردووە ئەو جیهانە وێران بێ. هیوادارم چیرۆکەکەی لە ئاست چاوەڕوانیەکانمان بێ. ژمارە 7 یاری سوساید سکواد کیل د جاستس لیگ. ئەم یاریش دواخرە بۆ ساڵی داهاتوو، بۆیش لەوانەیە زۆر باسی نەکەم لەبەرەوەی پێشتر باسم کردو و حەز دەکەم لەو راپۆرتە زیاتر باسی ئەو یاریانە بکەم کە نوێن و باسم نەکردم پێشتر. سوساید سکواد کیل د جاستس لیگ بەهۆی کێشەی تەکنیکی دواخرا و لەبەر یاریەکەی دیکەی وارنر برۆز دواخرە کە لە ماوەی 3 مانگ دەبوایە 3 یاری بڵاوکەنەوە، بۆیە دانەیەکیان دواخست بۆ ساڵی داهاتوو. سوساید سکواد پێچەوانەی زۆربەی یاریەکانی وارنر برۆسە، تۆ وەکو خراپەکارەکان یاری دەکەی و تۆش وەکو کەسێک یاری دەکەی کە دەبێت سوپەرمان بکوژ یاخود باتمان بکوژ. بە ناوی کوشتن نییە، بە ناوی ڕزگارکردنە، بەڵام تایتڵی یاریەکە وا دەڵێ کە دەبێت سکوادی جاستس لیگ لەناو ببێت. سەرنج ڕاکێش دیارە هیواداری ناوازە بێت. ژمارە 8 یاری ستار وارز جێدای سەرڤایڤەر. لەوانەیە سەرنج ڕاکێشترین یاری نوێ بێت لە 2023 کە من حەز دەکەم یەکێکە لە یاریە ستار وارزەکان کە زۆر چاوەڕوانیم. لەوانێت
بینەرانی چەنەڵ بزانن کە من عاشقی زنجیرە فیلم و زنجیرە کۆمیکەکان و زنجیرە چیرۆکەکانی Star Wars. Star Wars Jedi Fallen Order ڕابردوو یاریشی ناوازە بوو و من پێشنیازم کرد بیکەن ئەو یاریە نوێیان بە ناوی Jedi Survivor چیرۆکەکە قوڵتر دەکاتەوە لۆڕ و جیهان و چیرۆکی یاریەکە کە چیرۆکەکەی تاوەکوێستە لە فیلمەکانی Star Wars باز نەکراوە قوڵتر دەکاتەوە. هیوادارین لە ئاساوڕوانەکانمان بێ هیواداری لە ئاساوڕوانەکانمان بێ و ئەوەش لە 2023 بڵاو دەکرێتەوە. یاری Street Fighter 6 زۆر ئاشنای نیم لەبەرەوەی من خۆم زۆر عاشقی یاریە شەڕکراکان نیم. ئەم جاریان کاپکۆم دەڵێ بەڵێن دەدا هاوشێوەی یاریە نوێیەکان وەکو فۆرتنایت و مالتیڤەرسس و لەو جۆرە یاریانە تۆزێک دەستکاری کواڵەتی و ڕنگ و ئارت دیزاین و هونەری دروستکردنی یاری بوونە. هیوادارم یاریشی جیاواز بێ و ئەکید تاقی دەکەمەوە. ژمارەدا ئاڵن وەیک دوون لە بیرما پێشتر بچووک بووم یاری ئاڵن وەیکم کرد و لێشی دەترسم تاوەکو ئێستا هەرچەندە ئەڵەمەنتی ترسناچی ئەو یاریە لەوانەیە لە لای گەیمەران شتێکی زۆر باو بیە خوشتێکی زۆر زەق بی بەڵام لە بیرمەکەن چیرۆکی ئەو یاریە وای کردو یاریە بەناوبان ڕۆمانوسێک خێزانەکەی خۆی لەناو جەنگڵێک لەدەست دەدا یاخود بوون دەکات تۆ دەبێ بە شێوەی لە شێوەکان بەشێشی ئەفسانەی و فانتەسی لەگەڵ جێرانەوەی چیرۆکەکە و نووسینی ڕۆمانەکەی خێزانەکەی خۆی بدۆزێتەوە. بەش یەکەم بەشەیە کۆتایی هات بەشی دووەم زۆر سەرنجاچێش دەبێت. ژمارە 11 فاینل فانتەسی 16 کە من زۆر لەسەر یاریەکانی فاینل فانتەسی نازانم جگەلەوەی کە دەزانم زۆر یاریەکەن لە ژاپۆن زۆر بەناوبانگن بەڵام لە جیهان بەرەبەرە هێشتا ناوبانگ زیاتر پەیدا دەکات. ڕاستە فرۆشیان زۆرە بەڵام وەکوتم خەڵکە عامەکە گەیمەرە عامەکە لەوانەیە ئەو یاریانە پێی ئاشنا نەبن. بەڵام فاینل فانتەسی 16 شتێکی جیاواز تاقی دەکاتەوە. ئەویش نیشاندانی یاریەکە لە شێوەی یاریەکانی God of War لە شێوەی یاریە نوێیەکانە لەو شێوەی یاریە وێسترنەکانە واتە یاری ئەمریکیەکان نەک تەنیا ژاپۆنی ستایلێکە کە نوێیە و پەیوەندی بە چیرۆکەکانی دیکەیەوە نییە وێ هەست دەکەم ئەو یاریان جیاواز دەبی وە گەیمەرێکی زیاتریش تاقی دەکاتەوە. ژمارە 12 یاری فۆرسپۆکن دواخرا بڕیار بوو ئەو سەڵ بڵاو بکرێتەوە بەڵام بەهۆی یاریە زەبەلەهاکەی God of War Ragnarok دواخرا و ئەو یاریە کە بە هاوبەشی لە نێوان سکوێر ئینێکس و سۆنی دروست دەکرێت یاریێکی کامێرەی کەسی سێمە تۆ وەکو کچێک یاری دەکەی لە جیهانی ئاسایی ڕاستەقینەی خۆمانی بەهۆی جادوویەکەوە دەکەوی یان ناو مەملەکەتێکی ڕابردوو یان داهاتوو هێشتا ئاشکرا نەکراوە هەندێک ئەبیڵەتی و توانە و شتی سەیر و سەمەرت بۆ زیاد دەبی تۆ دەبێت لە ڕووی تۆ دەبێت ڕوو بە ڕووی جۆرە بوونەوەرێکی ئاسمانی ببیەوە یاخود بوونەوەرێکەکە لە مێژوو هەبووە لەبەر ئەوەی دەڵێن ئێستا یان داهاتوو یان ڕابردوو لەبەر و یاریەکە پەیوەندی بەکاتەوە هەیە بەڵام پێمان ناڵێ پەیوەندی بە کاتی ئێستاە داهاتوویان ڕابردووە چاوەڕوانین هیوادارم تاقی بکەنەوە. ژمارە 13 یاری Dead Island 2 یەکێکە لەو یاریانەی کە نزیکی 8 ساڵە لە بەرهەمێنانە و تاوەکو ئێستا بڵاو نەکراوەتەوە هۆکارەکەشی بەوەی دەگەڕێتەوەکەوە بەرهەمێنەرەکانی تۆزێت تەمبەڵن و کێشەی تەکنیکیشیان زۆرە بەڵام خۆتان تێکمەدەن لەبەرەوەی یاریە زوودێ لەوانەیە مانجی دوو بڵاو بکرێتەوە کە دڵخۆشم پێ. هیوادارم Dead Island 2 لە هەست چاوەڕوانیەکانمان بێت کە من وەکو خۆم 8 ساڵە چاوەڕوانی دەرچوون هەو یاریان. ژمارە 14 یاری Resident Evil 4 Remake. Resident Evil 4 Remake ئەو یاریە دەبیکەوە 2023 بە ناوی ئەوە دەبێت. هۆکارەکەشی با پێتام. Resident Evil 4 ڕابردوو کە کاتی خۆی بڵاو کراوە لەسەر PlayStation 2 یەکێکە لە بەناوبانگترین یاریەکان لە مێژوودا. بەڵام Resident Evil 4 Remake لە بۆ نەوەیەکی تازەیە لە بۆ جۆرە گەیمەرێکەکەوە ئاشنایی Resident Evilن بەڵام بەو شێوازە کلاسیکە نام. Resident Evil 4 Remake دەڵێن دەستکاری زۆر شت دەکەن وەکو چیرۆک وەکو گەیمپڵەی وەکو گرافیکی یاری وەکو جلوبەرجی کارکتەرەکان بەتایبەتیش لیۆن F Kennedy دەستکاری زۆرشتی کراوە. هیوادارم لە ئاسی چاوەڕوانیە بەرزەکەی گەیمەران من چونکە بە کەمترین هەڵا کێشەی گەورە بۆ کاپکۆم دروست دەبێت. ژمارە 15 یاری Ark 2 منو خۆم بەش یەکەمی ئارکم بەدڵە و هۆکاری ئەوەشکەوە بەناوبانگە بۆ ئەو دەگەڕێتەوە یاریەکە ساندبۆکسە واتە لە ژانڕی ساندبۆکسە. ساندبۆکس جواتە هەندێک کەرستە بە گەیمەردا گەیمەر بە ئارەزوی خۆی ئەو کەرستانە لە دنیایکی واقعی دەتوانێت بەکاربینی و شتی لێ دروست بکات. بۆ نمونە هەندێک کەرستت پێ بدە بۆ ڕاوکردن تۆ دەتوانێت ڕاوکردن بکەیت بێ ئەوەی کەوا چیرۆکە پێ بدە ڕاوکردن بکەیت. ئارک 2 هەرچەندە ڤین دیزلی تێدا وەکو شێوە بەڵام لەوانەیە پەیوەندێکی گەوری بە ڤین دیزلەوە نەبی. هیوادارین سەرنجڕاکێش بین و گەیمەرێکی زۆری چاوەڕوانە. ژمارە 16 Avatar Frontiers of Pandora زۆر باسمان کردووە یاریی سەرنجڕاکێش دیارە یاریەکە لە ناو جیهانی ئەڤەتار فیلمی ئەڤەتار گرافیکی جوانە کامێرەکەسی یەکەمە تەقەکەرە یوسف بەرهەمیدەینی چاوەڕوانم. ژمارە 17 یاری The Day Before ئەو یاریە کە تێکەڵی Last of Us لەگەڵ تێکەڵەیەکی تۆزێک بە دیڤیژن دەچی هەرچەندە بە Last of Us دەچی بەڵام باوەڕ ناکەم وەکو Last of Us چیرۆکی ناوازە بی بەڵام بە دیڤیژن دەچی بۆ چیرۆکەشی ئەگە بە دیڤیژن بچی پێم وایە بە شێوە لە شێوەکان گەیمەر بەدڵیان دەبێت. The Day Before چاوەڕوان بە. ژمارە 18 یاری Layers of Fears بەشی دووەمی یاری Layer of Fear تەنیا ئێسەکەیان بۆ زیاد کردووە شتێکی لەو بابەتەیە لەلایەن تیمی بلوبەر بەرهەمدێک یاری The Medium یان دروست کرد پارساڵ بوو پێرار ساڵ بوو The Medium سەرکەوتنی بەرز نەهینە کە ئەوان چاوەڕوانی بوون
وەڵا بەڵام کۆنسپتەکەی جوان بوو باسی دوو جیهانی دەکرد لە یەک کاتدا گرافیکی یاریەکە بە شێوازێک بوو تۆ لە جیهانی ئێستا بووی بە داگرتنی دوگمەیەک دەچێت جیهانی ڕۆحەکان سەرنجاتێش بوو. Layers of Fears هیوادارین تایلێک و میکانیک و تەکنیکێک شتێدا بێ جیاواز بێ لەگەڵ یاری ترسناکانی دیکە. ژمارە 19 یاری پراگمارە زۆری لەسەر نازانین تەنیاک ترۆلەرمان بینیوە کاپکۆم بەرهەمی دەینیت پەیوەندی بە خەیاڵی زانستی هەیە چیرۆکەکەی وا پەیوەندی بە مانگەوە هەیە بەڵام بزەبت چۆن نییە هەشتە زانیاریمان نییە لەسەری بەڵام لەبەرەوەی کاپکۆمە دروستی دەکەم. ژمارە 20 یارێکی بچووکە بەناوی Planet of Lana لەوانێ زەبەتەن ئاشنای دەبن بەڵام خۆم بەهۆی ئەوەی کە هونەری یاریەکە زۆر جوانە ئاشنای ئەو یاریەم هیوادارم یارێکی جوهانبی وە لە ڕۆژێکم لە گەیم پاسی پێم وابی بەردەست دەبی کەوا دڵخۆشکەرە لەبەر دەتوانین بە خۆڕای تاقیکەینەوە. خۆشەویستان ئەوانە تۆپ 20 ژیرن لە 2023 هیوادارم ژمارەکان پێش و پاشی بکەن تەبیعیە مەسەلەن من ژمارە یەکم داناوە لە لای من ژمارە یەکەم بەستم ئەوە نییە کە ژمارە یەک دەبێت لای ئێوە ژمارە یەک بی ئەوانە بەو ڕیزبەندی دامناوکەم زۆر چاوەڕوانی دەکەن ژمارەکانی ئێوە چۆن دەبن ڕیزبەندی ئێوە چۆن دەبن لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن.